داواکەن مایکەکەکەینەوە پرسیاری خۆی ئەگەر پێ باش بێت. زۆر باشە کێشەمان سەکەن دەست نەخۆش فەرموو دەست پێ بکە. سڵتان بێت هیوان باشی سەلامەتیدانە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە وێبینارێکی سایکۆفێرا لەگەڵ ئێوەی ئازیزە باسی بابەتێک لەو بابەتانەی کە پسپۆڕیەکەم تێدا هەیە گفتوگۆیەک بکەین. من ئاسوودە سۆرانم، ماستەرم هەیە لە سایکۆلۆژیای مناڵە و زۆر ناوەستم لەسەر ئەو بابەتانە. حەزم لە سەر بچینە ناو خودی بابەتەکە بۆی کاسمانەوە ئەو بابەتێک کە من پێم وا بوو زەرورە بۆ هەموو کەسێک کە ڕێنماییکارێکی درونیە یاخود چارەسەرکارێکی درونیە یاخود چارەسەرکارێکی درونیە لە قوتابخانەیەکە لە نەخۆشخانەیەکە هەر شوێنێکە دەیکەن بۆکانی ئەزیز ڕووی تێگەن هەندێک جار هەندێک ڕفتاری مناڵێک ئەبینێ وەکو کەیسێک و ئەمانە ئێمە هەست دەکەین کە وەکو چارەسەرکارێک تر هەیە بابەتەکەین لە ڕفتاری مناڵەکە کە بە تەواوەتی دیارە کە خودی کێشەکە مناڵە نییە. لەبەرەوە ئەم بابەتم زۆر بە گرنگ زانی کە وەکو عەفو وەکو چارەسەرکارێکی دەرونی گرنگە بۆوان کە ئاشنای ئەویش ئەوەیە ئێمە خودی خۆمان جارێ ئاشنای پرۆسە پەروەردەیە تەندروستەکە بین بۆ ئەوەی بتوانین یارمەتی دایک و باوکان بدەین کە ئاشنای پرۆسە پەروەردەیە تەندروستەکەیان بکەین و یارمەتیان بدەین هۆشیارێکی زیاتریان هەبێت لە ماڵەکانیانە و ئاشنای پێویستیە تەواوەکانی پرۆسەی پەروەردەکردنی ماڵەکانیان. ئەوەی ئەرکی سەرشانی ئێمە وەکو دەرونی زانێک ئەوەیە کە ئێمە زۆر جار دایک و باوکانیان لەدامان و کێشی ماڵێکیان باس دەکەن و کاتێک لەگەڵ ماڵەکەیان دانیشتین سێری واکەین خودی مناڵەکە بە شەپاسی کێشەکەیە ئەوەی کێشە ئەوەی کێشە ڕاستەقینەکەی خودی مناڵەکە نییە مناڵەکە بووەکەی کێشەکەیە ئەوەی کێشە ڕاستەقینەکەی ئەو ستایل لە پەروەردەکردنەیە کە دایک و باوکەکە باو ناپێتی و لە پەروەردەکردنی مناڵەکەی بەکاریان هێناوە و ئێستا بۆ بەواقع لە لای دایک و باوکەکە کە ئەمان هیچ هەڵەیەکیان نەکردو لە پرۆسی پەروەردەکردنی مناڵەکەیانە بەڵام ئەو مناڵەکەیانە کە مامەڵەیەکە کە ئەمان هیچ بەدڵیان نییە بۆچونێک ئەمانەوێ ئەوان تێبگەێنین کە خودی مناڵەکە نییە کێشەکە بەڵکو ئەو جۆرە پەروەردەیە کە ئێوە باوەڕتان بێتی و بەکاری هێنن لەگەڵ مناڵەکەتانە. بەڵام بۆەوەی ئێمە بتوانین ئەم مامەڵەیە لەگەڵ دایک و باوکەکە بکەین و بتوانین کێشەکە دیاری بکەین جارێ ئەبێ پێش هەموو شتێک خۆمان بزانین و بتوانین هەوڵی ئەو بدەین پرۆسە پەروەردەیە تەندروستەکە ئاشنا بین وی بتوانین ئەمەی کە لەبینی دایک و باوک و مناڵەکە دروست بکەین. ئەمە بۆ ئێمە گرنگە وەکو چارەسەرکارێک. لەبەرەوە بە پێویستم زانی کە ئێمە بۆ باسی ئەخلاقی مناڵ پەروەردەکردن بکەین. بۆچی ئەخلاقی مناڵ پەروەردەکردن؟ چونکە ئەم بابەتی کە ئێمە وەکو کێشەیەک ئەیبینین سێ زانست ئیشێکیاکە یەکێکیان فەلسەفەیە ئەویتیان پەروەردەیە ئەوی تریشیان پزیشکێتی کە زۆر بەیان بەیەکەوانی ئیش لەسەر ئەم بابەتە ئەکەن. لەبەرەوە پێم وترێ ئەخلاقی پەروەردەکردن چونکە فەلسەفەی ئەخلاق زۆر تیاوەستێ و پرسیارەکان لەبۆ فەلسەفەیەکە زیاتر تیا و پەروەردە و دەروونناسی وەکو دەروونناسی دیوەکانی تری ئیشیان لەسەر کردووە. لە دەرەنجامە ئەم سێ زانستە بۆ ئێمە سێ جۆر لقیان لێ بۆ توانێت کە ئیش ئەەکەن لەم بوارەیە و بە سێ ئەساس ئیش ئەەکەن لەسەر ئەم بوارە. یەکەمیان ئەوەیە کە لە دیوە پزیشکەکەوە ئەیانەوێ هەنێ جوابی هەنێ پرسیاری ئەخلاقی لەسەر پرۆسی مناڵ بەناوانێ ئەم سێ زانستە. ئەویش ئەوەیە کە ئایا ئەخلاقی مناڵ لەناوبەرین و ئایا کاتێک مناڵێک نوقسانە ئێمە ئەتوانین لەناوی بەرین و ئایا ئەم جۆرە پرسیارانە کە لە ڕووی پزیشکیەوەیە زیاتر. ئەمە بەشی یەکەمە کە ئیش لە پرۆسەی پەروەردەی ئەخلاقی مناڵەکە و ئایا مەسەلەن ئەمەی کە ئێستا زۆر باوە ئایا هەندسی جێنەتیک کارێکی تەندروست و ئەخلاقیە کاکرێت بەر لە پرۆسی پەروەردەکردنی مناڵە و دروستبوونی مناڵە
ئەمشی ئەمە کە کارەکە لەم بوارە بەشی بۆم کە کاری تیاکە ئەوەیە ئیش لەسەر پرسیارێکەکە بۆ ئێمە ئەویش ئەوەیە ئایا دایک و باوک هەر کاتێک بیانەوێ ئەتوانن منداڵیان ببێ بەبێ ڕەچاوکردنی هیچ شتێک هەردووشیان زیاتر لەو بابەتانە کۆمەڵانێک پێش لەدایکبوونی منداڵەکەی. بەشی سێهەمیان کە کارەکە لەم بوارەیە ئەویش ئەوەیە کە لەسەر ئەم ئەساسی ئەم پرسیارەکە ئەمەیە بابەتی ئەم شەوی ئێمە و زیاتر لەمەیە ئاوەستین ئەویش ئەوەیە کە منداڵەکە لەدایک بووە و بە پرسیارێکی ئەخلاقی هاوڕوا ئەویش ئەوەیە ئایا ئەرکی ئەخلاقی دایک و باوک بەرامبەر ئەم منداڵە چییە؟ ئەمە ئەو بابەتێکە ئەم شەو ئێمە لەسەر ئەوەستین. ئێمە بێت جارێ ئاشنای ئەرکە سەرەتاییە پێویستەکەی دایک و باوک ببین و بزانین ئایا ئەم دایک و باوکی ئێمە دانیشتون وەسەری ئەم کێشەیە ئەکەین لە دوورەوانێ ئایا ئەسڵن ئەرکی خۆیان جێبەجێ کردووە و ئایا ئەرکەکان جێبەجێ چ خواستێک و داواکاریێکیان لە منداڵە هەیە؟ ئەمە نەک وەکو چارەسەرکارێک ئێمە تەنها لە کۆتاییدا ئێمەش مرۆڤین خێزانمان هەیە ئەمە بازنەیە کە سبەی تووشی خۆشمان هەبێت نەک تەنها وەکو چارێکی چارەسەرکارانە سەیری بکەین بەڵکو بە چارێکی ژیانێکی مرۆڤانە بێت سەیری ئەم بابەتانە بکەین و لە ناویشیە ئێمە کە چارەسەرکاری بەو فۆرمەش زیاتر ئەبێ هاتوویمان هەبێت لەم بوارەیە. ئەم بابەتی ئێمە ئەمشەو لەسەری ئەوەستین ئەوەیە کە بەشی سێهەمەتی بەشی یەکەم و دوێمی بەتەواوەتی بابەتێکی جیایە ئەوەی حەزەکە توانێت بچێت بەدوایە ئێمە لەسەری ئەوەستین چون یەکەم بابەتەکەمان ئەمەیە بەڵکو بابەتی ئێمە زیاتر بە بەشی سێمەوە وابەستێ و ئەو بەشە لەخۆگرێ. بۆی ئێمە گرنگە کە بچینە ئەو بابەتی باشە ئەگەر بابەتێک بەم شێوەیە بێ وەزیفەی ئێمە وەکو دەروناس کە شتێک بەرچاوڕوونیەک هۆشیاریەک کە پێویست بدا ئێمە بە دایک و باوکی بدەین ئەو وەزیفەیە چییە کە ئێمە بگرینە دەست و هۆشیاریەک بۆ دایک و باوک زیاد بکەین لەم بینە لەم بابەتە. ئەم شەو ئێمە ئەمانەوێ باسی بابەتە بکەین ڕاستیە. باشە بە چەند خاڵێک دەست پێ بکەین تەمان تۆپیکی بابەتەکە وەکو گوتم ئەخلاقی ناپەروەردەکردنە وە لە ناویشیە ئێستا چینە سەر بابەتی وەزیفەی ئێمە وەکو دەروونناسێک کە بتوانین فێری دایک و باوکەکانی بکەین چییە؟ ئەچینە سەر ئەو خاڵانە کە گرنگە لە بابەتەیە بۆ شێوەیە. یەکەم شتێک کە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئێمە ئەویش ئەوەیە پێویستیەکانی مناڵ بۆ دایک و باوک بە تەواوەتی ڕوون بکرێنەوە. چۆن یانی؟ واتە ئێمە بتوانین دایک و باوکان لەوە تێبگەێنین بتوانین جیاوازی لە نێوان ویست و خواستەکانیان لەگەڵ پێویستیەکانی مناڵەکانیان بکەن. ئەمە خاڵێکی گرنگە بۆ ئێمە چونکە زۆر جار دایک و باوکان وازانن پرۆسەی پەروەردەی تەندروست ئەوەیە لەگەڵ ویست و خواستی مناڵەکانیان مامەڵە بکەن و کاتێک مناڵەکانیان تووشی کێشەیەک ئەبێ و کاریگەری لەسەر کارێکتر کەساتی ئەبێ ئەڵێ باشە هەموو شتێکم بۆ کردووە بۆچی ئەم مناڵە لە کاتێک ئەم دایکێکی وا باشە باوکێکی وا باشە لە هیچ شتێک کاتێکی نەکردووە بە تەواوەتی ویست و خواستی ئەوم جێبەجێ کردووە بۆچی ئەم مناڵی بە پێی پێویست نییە لەگەڵە ئەو کاتە ناڕەزایەتیەک لە مناڵەکە دروست دەبێت لە کاتێکدا ئەم مناڵە بەرمەبەدای ئەو ژینگەیەتیە ژیاوە بەرمەبەدای ئەوەی چ شتێکی بەلای دایک و باوکی گرنگ بۆ لە کاتی گەشتەکەیە بۆ جۆرە ئیتر ڕاستاندن بۆ پرۆسەی ژیانەکە ئیتر لە ئاستێکەکە ئەویش داواکاریە لە دایک و باوکی کە دایک و باوکێکی خراپن چونکە ویست و خواستەکانی ئەو جێبەجێ ناکەن. ئیتر کێشەکە ئەبێت بە پەیوەندی زاڵم و مەزڵومێک لە کاتێکە تەنها ئەوەیە کە ئەم دایک و باوکە ڕاستیانیان توانیوە بە پێی پێویست بتوانن پێویستی سەرەتاییەکەی مناڵەکە دیاری بکەن. باشە ئەگەر نمونەیەکی زۆر زۆر سادە بینینەوانێ مناڵێکمان هەیە ئەم مناڵە سەیری تەلەڤیزۆنەکە و هیچ سنوورێکی تەلەڤیزۆنی بۆ دانەدراوە دەکێت کاتێک حەزی کرد ئەم تەلەڤیزۆنە بەتەواوەتی بۆ ئەو بەردەستە ئەتوانێت سەیری کات جەڵایە هەتا ئەو دەقەی خەوی لێ ئەکەوێت سەیری تەلەڤیزۆنەکە مناڵەکە وردە پرۆسەی خەوتنی تێگەچێت لە کاتێکا خەوتن پێویستیەکی مناڵەکەیە تەلەڤیزۆن سێرکردن خواستێک و حەزێکی مناڵەکەیە
كاتي أمشتلا إما برلاوي في مسنولي بودانين داني نالك إما تنها نص ساعة بومان ساعات بومان السيري تلفزيون كي دوايا أما كاتي خوا بشر مش تقول ما أجر خوا ما بيت جارك أبي خوا كمان بكين دوايا أو أشي بروسة كانت ترمان كي ويبو بارك كواليتي وتواني بيعكي يا خو نالك ترمان هي دايكي باوكي شو كيف شلون شيء بابتها لأستيكي تمنية خواستو بيستكان زور أسانتريا بدز دايكو باوكا نوا وكلاوي برون بيستكان يادابيكن ودايكو باوكا استكا أو دقيقة من الله كيدو يخوش البروي خواستو يستكي جبجب كراوا كواتا مشكل بباشر وأم دايكو باوكي باشر ومن الله كيدو يخوش البروي وأكيد كانت الشيء بداية باوكي ساعات يعني كذا كورسترا لو يكبروا يعني كيبو بكرة من الله كي والله من أول زمان من الله كي وجانا بيس كي بويا أجر هرجيج نبني وساعات لو باوكي يعني بكا باوكي باش أروي كاري لغلاكا نقدر باش تبني يعني بكرة علي لا كدايك باوكا عزيز غوشيس بيس كي خواست بيس من الله كان تكلا ببسريكا وبيناسي دايك باوكي مهربان للشعبي حسي من الله كان يعني وكوخ الله سبحانه بواسطة على أو دايك باوكا مهربان كمان الله كي بيس بوكا نقل شعبي خويا بمهرباني بتواني سنورك كان دايك باوكا يخود بالجواني بكيش وبيس كان من الله كان يعجبك كاتاني أما بابتي كبوي أما بين كلاستي خالي كم كهمود الناس وجالس كاري كدرني كبيست أولويتي بكاتي كيشيل من يوان بيستي كده كوبون على كانت الآن أو يجاري يشبه بخوي بيستي كان من الروم وبتواني لو تشي بدا كأي أما خواص بيستي ده كوبون كده وأما كيشيل بين خواص بيستي ما ده كوبون كده ياخد ده بين بوني بيستي يعني زيادة وشون بيستي لو أنا خوما عشنا أو أصبر ولا كنا تدرس تريد بتواني نعمتي أو بين السلام رجع باش وخالي تذكرين لما بعتها أيش أوي يعني هربت بيوندي بخالي كما هي التي كلبوني خواست ويست على قل بيستكاني من الله أوي دايكو باوكي إما أو بروسي كشي دايكو باوكاتي تيابوك على جنجي إما ولا زوج جنجا كان يترام بيوندي تنا بيوني أوي دايكو باو أمادي أبديتينيا تازه قريب دروز نابه بدوي بروسو كيشكانا ناروا دايكو باوكاتي إما أصلا لبروسي تاكي خومانا بردوام أبديت مانية لكساتي وبيناسا كانوا أراسا كرني أم بابتانا لخومانا بويا هر كاتي كأشي نسر أم بابتانا دايكي كي شق بستو باوكي كي شق بستو بينين كان يشد هي راستي مطلقة للاي وهن يشد هلاي مطلقة وهارمونية لقشو تيجيشتن لنيوان راستي مطلقو هلاي مطلقة نادو زريتو بوي أمنا لبتواني هنا سيتيابا وقشيتيابكا وشي أمشترونه چونکە دایک و باوکەکە خۆیان لە گەشەیانی بۆیە ناتوانن لە پرۆسەی گەشەکردنی مناڵەکە شتێ بکەن و کێشەکە ئەوەیە لە لای ئێمە دایک و باوکە و پێگەی پێدراوە کە بوو بە دایک و باو واتە ڕاستی مطلق هەموو شتێک لە لای ئەوە ئەو هیچ پێویست ناکا بچێ بە دوای شتا گەشتووە بەو شوێنە لە ڕاستیە خۆی بەو شێوەیە نیە ئەکرێت هەموو کەسێک مناڵی هەبێ بەڵام ئەکرێت لە مەقامی دایک و باوکە نەبێ و نتوانێت پرۆسەی دایک و باوکایەتی پڕ بکاتەوە چونکە پرۆسەی دایک و باوکایەتی ئەو کاتە بە شێوەیەکی تەندروست ئەڕوا بەرەوە کە ئەم دایک و باوکە بە تەواوەتی جگەل لەوەی کە مناڵێکیان هێبی لەوە بکەنەوە پێناسە تەندروستەکان لە خۆیانە جێ بکەنەوانێ بۆی ڕەنگدانەوەیە بێ لە کەسایەتیانە و ناڕاستە خۆوە یعنی هیچ بۆ مەبەستەنە بتوان ئەم پێناسانە بگوازنەوە بۆ مناڵەکانیان واتە ئێمە ئەگەر بمانەوێ مناڵێک لە گەشەیەکی تەندروستا بێ ئەبێ جارێ دایک و باوکیشی لە گەشەیەکی تەندروستا بن وەکو مرۆڤ
بەڵام ئەوەی بۆ ئێمە کێشە دروستەکە ئەوەیە دایکان و باوکانی ئێمە هیچ ئامادەیان نییە لە پرۆسەی گەشەیە بن، بەڵکو دایک و باوکایەتی ئەبێ بۆ پرۆسە چەق بەستۆی دایک و باوکتی ئەی بەستەیتر تەنها ئەرکە ڕۆتینەکان بەکارهێنێتەوە، ئەمە جلی باشە، ئەمە دایبی باشە، ئەمە شیری باشە، ئەمە ئایپەدی باشە، ئەمە مەکتەبی باشە، ئەمە نازانم چی باشە. من پێویستەکە ئەمانە بۆ ئەو دابین بکەم کە لە ڕاستیە ئێمە چەندێک پێویستە دیوەمادیەکانیمان بۆ پەڕی باشیەوە بەڕێوەبەرێک بۆ مناڵەکانمان سێ ئەو نەپێویستە ئێمە خودی خۆمان هەڵگری و گەشەیەکی تەندروستی دەرونیمان هەبێ بۆی گەشەیەکی تەندروستی دەرونی بچێ بۆ مناڵەکان. و ئێمەش وەکو کەسێک کە دانیشتین و گفتوگۆ لەم کێشانە ناکەین پێویستەکە یەکەم لە خودی خۆمان ئەم بابەتانە لامان ڕوو بێ ئێمە وەکو چارەسەرکار ئەگەر هەتا ئێستش مناڵێک هاتە کلینیکەکەمانەوە و بسکیتێکی پێ بۆ کلینیکەکەی پیسکردی یاخود دەستی بر بۆ چەکمەجەکەیش بە قایمی ڕاکێشا یاخود قیژانی لەکرێ ئێمە بێزار بین ئەو کاتە ئێمە وەکو خۆمان جارێ پێویستمانە ئاستی گەشەمان بەرز بکەینەوە تا بتوانین لە ئاستی گەشەی ئەو مناڵە تێ بگەین. تەواوە زۆر باشە. ئەمە خاڵی یەکەممانە کە ئێمە وەکو دەروونناس بابەتێکی گرنگە لە لامان لە ڕاستیە. لێرە کە باسییان بابەتەمان کرد پرسیارێک بۆ ئێوە دروستە بێ ئەمیش ئەوەیە باشە ئەگەر وایە دایک و باوکان چۆن بزانن کە چی پێویستە و چی پێویستی نییە، ئێمە چۆن بتوانین ئەم شتە بەوان بگەێنین کە ئەمانە پێویستیەکانی مناڵن و ئەمانە پێویستیەکانی مناڵ نین. چونکە کاتێک ئێمە ئیش لەسەر ئەم بابەتەکەین جارێ بە بخۆمان بزانین کە کامەیان پێویستیە و کامەیان پێویستی نییە و بە تەواوەتی ئەم دووشتە لە لای ئێمە ڕوون بێ بۆی بتوانین بەڕوونی ئەم پەیامانە بە دایک و باوکەکانیش بگەێنین. ئێمە بۆ ئەم بابەتە ئەبێ پێویستەکە باز لە شتێک بکەین، ئەویش ئەوەیە ئێمە لە جیهانە دوو جۆر ڕستەمان هەیە. ئەو دوو جۆرە ڕستەیەش ئەوەیە یەکەم جۆری ڕستە ئێمە پێڵێن ڕستەی سەبجێکتی. ئەم جۆرە ڕستەیە قابلی هەڵە نین، یعنی هەڵە هەڵ ناگرێ. باسی چییە لە ڕستەی سەبجێکتیە؟ باسی حەزەکانمانە، باسی دیوە دەرونیەکەی ئێمەیە، باسی هەموو ئەم بابەتانەی کە هەڵە هەڵ ناگرن لەلاو ئێمەیە تەواوڕوونە. مەسەلەن من حەزم لە ڕەنگی شینە، من حەزم لە یاپراخە، من حەزم لە ئەو شتانەی کە بۆ من ڕوونن، من کەسێکی ئارامم، من حەزم بە مرۆڤێکی ئارامە، من حەزەکەم لەگەڵ کەسێکا دانیشم کە ئارام بێ. ئەمانە حەزی منن. باشە ئەمانە هەمویان ئەچنە ئەو ڕستە سەبجێکتیەی کە باسمان کرد. ڕستە سەبجێکتیەکان هەڵە هەڵ ناگرن. جۆری دووەمی ڕستە کە بۆ ئێمە گرنگە پێی ئەوترێ ڕستەی ئۆبجێکتی، کە ئەم جۆرە ڕستەیە کە ئێمە هەمانە بەڵگە هەڵ نەگرن و ئەبێت بە دوو بەشەوە لە ناو خۆیان. باشە بەشی یەکەمیان ئەوەیە کە زانست توانیوێتی بیسەلمێنێ، سەلماندنێکی لە پشتەوەیە. بۆ نمونە ئەو لە 100 پلەیسلیزیە ئەکوڵێ و لە سفرە ئەی بەستێ و فلان لەو شتەیە ئاوایە، فلان توخمیان ئاسن لەونە پلەیە ئەتوێتوانێ. باران دەرەنجامی کۆبوونەوەی هەورەکانە و بە بوخاربوونی ئاوە بۆ سەروانێ لە ناو هەورەکانە چڕە بێتەوە دوایێت. ئەمانە شتێکی بەڵگە هەڵنەگرن بۆ ئێمە. ئەو دیوەیەتی کە ئێمە معلوماتمان هەیە بەرامبەری بۆ بە زانیاریەکی جێگیر و زانست توانیوێتی بیسەلمێنێ. باش بەشی دووەمی ئەو بەشەیە کە زانست نەیتوانیوە بیسەلمێنێ، واتە نەیتوانیوە ڕاست و هەڵەکەی دیاری بکا بۆمان. باش ئێمە بۆچی باسی ئەم دوو جۆرە ڕستەیەمان کرد؟ لەبەرەوەی دایک و باوکانی ئەزیز زۆر جار لە پرۆسەی پەروەردەکردنیانە تەنانەت ئێمە وەکو دەروونناسین، یعنی زۆر جار ئەمە زۆر بەکارهێنین، بە حەزەکانی خۆمان پرۆسەکە داڕێژینەوانێ، واتە بە دیوە سەبجێکتیەکە ڕستەکان داڕێژینەوانێ لە پرۆسەی پەروەردەکردنە. واتە ئەوڵە من حەزەکەم مناڵەکەم ببێ بە دکتۆر، من حەزەکەم مناڵەکەم ئارام بێ،
من حەزەکەم قەت هەڵ نەشێ، من حەزەکەم حەزی لەوە بێ، بەڵام ئەمە حەزی دایکەکەیە، ئەمە حەزی باوکەکەیە، ئەمە دیوە سەبجێکتیەکانە کە لە ڕاستیە ئێمە بۆ ئەوەی دایک و باوک بتوانێت پێویستیەکان دیاری بکە و بتوانێت مامەڵەیەکی تەندروست بکە. ئەمە تەنها بۆ دایک و باوک نییە، ئەمە بۆ هەموو ئەو بابەت و کێشانەیە کە لە ستایلی بیرکردنەوەی ئێمە کاریگەریان لەسەر ئێمە دروست کردو لە ڕاستیە، نەک تەنها دایک و باوک. کێشەی ئێمە ئەوەیە بیرکردنەوەکانمان و پێویستیەکانمان بە دیوە سەبجێکتێکە زیاتر بیری لێکەینەوە کە لە ڕاستیە خۆی بۆ ئەوەی بتوانین پێویستیەکان دیاری بکەین لە ڕاستیە بە ئێمە ئۆبجێکتیانە بیر لە شتەکان بکەینەوە. تەواوە لەبەرەوە بۆ ئەوەی دایک و باوکێک بتوانێت بەپێی پێویستیەکانی ژیانی مناڵەکەی و بەپێی ئاستی گەشەکەی شتێکمان نییە بڵێ مناڵ لە تەمەنی ئەوەیە ئەمە نەکرد ئیتر فۆتە، شتێکمان نییە ئەمە ئەبێ هاوای لەگەڵاکەی بێ لە تەمەنیەوە مۆبایل بۆ نەکڕی هەست بە کەمیەکە نێزانم چی شەڕی ئەو پێفشە، شتیمان نییە. ئێمە کۆمەڵە پێویستیەکی دیاریکراومان هەیە کە ئیشەڵڵا ئەم شەو باسییانەکەین. جگەل لەم پێویستیە دیاریکراوانە هەموو پێویستیەکانی تر پێبەپێی بەربەبنای ئەو ژیانەی لەسەر ئەساسی ئەو ژیانی ئەم خاتون و ئەم دایکە ئەم دایبابە لە ناویە ئەژین خۆیان ئەگەر ئۆبجێکتیانە بیر بکەنەوانێ بە بەڵگەسازی و بە بەدواداچوون ئەتوانن ئەو پێویستی کە پێویستی مناڵەکەیانە تیایە هەڵ بکۆڵن و دەری بێنن. بەڵام لەبەر ئێمە سەبجێکتیانە بیرەکەینەوە سێری دەرەواکەین چی ئێستا حەزە وەچی ئێستاینە منیش ئاوا حەزەکەم مناڵەکەم بغە. شتەکە پەیوەندی بە حەزۆ نییە، پەیوەندی بەوە هەیە ئەم مناڵی تۆ لە چه ئاستێکایە و چ پێویستیەکی هەیە و تۆ چۆن ئەتوانی بەو پەڕی ئارامیەوە بەو پەڕی لێ هاتوو ئەم پێویستەیە بگەینیتە جێ خۆی. لەبەرەوە ئێمە شتێک کە زۆر گرنگە لە لامان بۆ ئەوەی دایک و باوک بتوانێت پێویستی لە ناپێویستی بیرکات تۆ ئەم خاڵەیە جارێ لە ڕستە سەبجێکتیەکانەوە دەبێت بچێتە سەر ئۆبجێکتیەکانی و بتوانێ مامەڵەی تەندروست لەم ئۆبجێکتیانەوە هەڵبکۆڵێ بۆ بەپێی پێویستیەکانی ژیانی خۆی جگەل لەو کۆمەڵە پێویستی کە مافی هەموو مناڵێکە ئەم پێویستیانەی بە تەواوەتی بۆ دابین کرابێ. باشە؟ زۆر باش. بۆیە دایک و باوک ئەبێت ئێمە وەکو دەروناز یارمەتیان بین کە ئۆبجێکتیانە بن، بیر لە پێویستی مناڵەکانیان بکەنەوە و بتوانن یارمەتیان بن کە پێویستیەکانی خۆیان لەگەڵ پێویستیەکانی مناڵەکانیانە تێکەڵ نەکەن. زۆر جار ئێمە کێشەمان ئەوەیە ئەسڵەن دایکەکە پێویستیەکانی خۆی مەسەلەن دایک زۆربەی جێلی پێشوو کە توانای خوێندنیان نەبووە نەچوون بنە مەکتەب، گرنگترین پێویستیە کە لایان زۆر هینە تخوا ڕۆڵ هەرچی دەوێت بۆ تەکەم بەست و بخوێنە، دەست لە ڕەش و سپیمەیە هیچ مەکە پس بۆ بەست بخوێنە. لە کاتێکا بەپێی ئەم پێویستی ئەمە حەزێکی تۆیە و نەهاتۆتە جێ، پێبەپێی ئەم پێویستیە پێویستی تر هەیە بۆ ژیانکردن، لێهاتوویەکانی ژیانکردنی هەیە، پێویستی بەمانەوەی بەبێ ئێوە هەموو ئەمانە ئەبوو لەگەڵ ئەم مناڵەیە گەورە بن گەشە بکەن. بەڵام ئێمە کاتێک ناتوانین جیاوازی لە نێوان حەزەکانی خۆمان و پێویستیەکانی مناڵەکانمان و پێویستیەکانی خۆمان و پێویستیەکانی مناڵەکانمان بکەین ئەم کێشەیەمان بۆ دروستەوێ. بۆیە زۆر گرنگە دایک و باوک لە پێویستی و حەزی خۆی لەو بازنەیە بێنینە دەرەوانێ و بیخینە بازنەی ئەوەی کە ئۆبجێکتیانە بیر لە بابەتەکان بکەنەوانێ و بتوانن پێویستی مناڵەکانیان ببینن نەک پێویستیەکانی خۆیان، حەزەکانی مناڵەکانیان ببینن لەجێ خۆیان بۆ پەڕی سنوورە نەک حەزەکانی خۆیان. بۆ ئەمەش ئێمە وەکو دەروونزانێک وەکو چارەسەرکارێک جارێ پێویستەکە ئەمانە لەلای خۆمان ڕوون بن و بتوانین ئەو هۆشیاریە ئەنجا بگەینین بە ئەو کەسی کێتە لامان و کێشەیەکی هەیە لە پەیوەندی نێوان خۆی و مناڵەکانیان. تەواوە؟ زۆر باش. ئالێرایە کە بۆ ئێمە گرنگە بچینە ناو هەنێک پێویستی سابت کە زۆر سابتن لە پرۆسەی پەروەردەکردنی مناڵە، پێویستیەکی جێگیرن و هەموو مناڵێک ئەبێت ئەم پێویستیانەی وەکو خۆی بۆ جێبەجێ بکرێ. یەکەم پێویستیمان کە ئێمە ئەم پێویستیانە گرنگن بۆ مناڵ کە ببورن، یەکەم پێویستیە کە مناڵ پێویستێتی لە تەمەنی مناڵیە پێویستی مناڵە بە ناسین و کەشفکردن لە ڕێگەی ئەم دنیایە. هەموو مناڵێک
پێویستی بە کەشف هەیە، چونکە یەکەم مناڵ لە مناڵیە لە ڕێی کەشفکردنەوانێ ئەچێتەوە پرۆسەی فێربوون و پرۆسەی فێربوون تایە ڕوئەیە، واتە لە ڕێی بەرکەوتە و ئەزمونونەکانیەوە دووبارە بوونەوەیان وەچوونە ناو بەشی ئاوتۆپیلۆت و هەموو ئەو بابەتانەی تر کە پەیوەندی بە خەزمکردنی ڕەفتاریەوەیەتی ئەم فێربوونە لە دەرەنجامی زۆر دووبارە بوونەوە چێتە ئاوتۆپیلۆتی مناڵەکانێ و ئەبێت بە پرۆسەیەکی فێربوونتیایە. بۆ ئەمە پێویستی بە کەشفە. کەشف یعنی چی؟ یعنی ئەوەی تۆیەک وەکو گەورە، وەکو دایک، وەکو باوک، وەکو مرۆڤێکی گەورە ئەگەر لە ماڵێکا بژیت هەموو بەشەکانی ئەو ماڵە تۆ حەقت هەبێ دەستی لێ بێی و کەشفی بکەی، مناڵێکیش کە لە ماڵێکا لە دایکە بێ حەقی کەشفکردنی هەموو شتێکی ئەو ماڵەی هەیە کە تیایە ئەژی، حەقی کەشفکردنی هەموو ئەو ببورن، حەقی کەشفکردنی هەموو ئەو شتانەی هەیە کە تیایە ئەژی و تیایە ژیانەکە. ئەمە کۆڵانە، ئەمە ماڵەوەیە، ئەمە خێزانە، ئەمە دەرەوەیە، ئەمە سەلاجەیە، ئەمە دارە، ئەمە بەردە. بەڵام ئێمە ئێستا ئەو هۆشیاریانەی کە بەرگوێی دایک و باوکەکەوێ و ئەو قسانەی کە لە کۆمەڵگایەکرێ مناڵێکی ئەوەیە کە بێدەنگ بێدانیشی ئەسڵەن مناڵ بۆی نییە لەو ماڵەشا کە ئەژی کەشفی تاکەکانی ماڵەکە بکە، دەستبا لە شتەکان، کۆنتڕۆڵەکە بشکێنێ، یاریەکەی بشکێنێ، نازانم چی. لەبەرەوە پرۆسەی فێربوون ئەسڵەن لە ژینگەی ئێستایا وەکو شێوازی ئاسایی خۆی نایە بەجێوە، جێبەجێ ناوێ. پرۆسە فێربوونەکان ئەسڵەن لە هەنێکاتە زەوتکردنی تایە بۆ مناڵەکە. لە کاتێکا مناڵ بۆ پرۆسەی فێربوون لە ئاستی فێربوونیە پێویستی بەوەیە کە هەموو شتێک لە ئاستی کەشفا بۆی مەوجود بێ. واتە کاتێک تۆ مناڵێک ئەبەی بۆ سەیران، ئەم مناڵە لەم سەیرانەیە ئەبێ ئیزنی ئەوەی بێ، هیچ نەبێ بە پێی پەتی بۆ عەرزا بڕوا بەردەکە بچێقێ بە قاچە و تێبگا بەردیتیژە جێوە قاچە، خۆی ئەبێ ئەزمونەی بکا. کاتێک ئێمە ئەم ئەزموونی کەشفکردنە لە مناڵ ئەسەنینەوانێ، مناڵ ناتوانێم ئەزمونە لە خۆی دەربێنێ، بۆیە کە لە خۆی دەرنایەنێ لەناو خۆیان قەتیسی ئەکا، کە قەتیس ئەبێ کە پتکردن ڕوئەیە باشە، ئەبێ یاخود ئەچێتە فۆرمی دیفێنس میکانیزمێکەوە بۆی، یاخود ئەم کەشفە لە ناویا ئیتر جوڵەی بۆ دروستەکە، یاخیبوونی بۆ دروستەکە، چونکە ئەو مێشکی هەر ئێوێ بزانێ ئەم شتە چییە. بەڵام ئێمە ئیزنی پێناین، ئێمە فۆرمێکی تری ئەینێ، پێویستە ئاوا بێ بەم شێوەیە بەم شێوێ تاکو ئەو مناڵە قبول کراوە بێ کە لە کۆمەڵگایە داوای لێکەن و فۆرمی ئەم مناڵە دروست نابێ بۆ ئەوەی وردە 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 دەوروبەر قبوڵیکەن واز لەو پێویستیە ئەوەڵیەی خۆی بۆ فێربوون نەهێنێ و ئەچێتە ئەو فۆرمەوەی چی بۆ ئەوان قبول کراوە خۆی خاتە ئەو قاڵبەوە. ئەمە یەکەم پێویستیە کە زۆر جار دایک و باوکان ئەسڵەن یەم بۆ لای ئەمە شکاتێکی زۆریان هەیە لەوەی کە مناڵەکەیان زۆر زۆر هارە و مناڵەکەیان هیچ گوێیان بۆ ناگرێ و مناڵەکەیان زۆر حەروقە و مناڵەکەیان لە شوێنانە حەیانە بە نازام چی، کە لە ڕاستیە ئەوە مامەڵەیەکی تەواو سروشتی مناڵەکە لە شوێنێکە نەهێڵراوە ئەم مامەڵە سروشتی بگەێنێتە جێ و ئەویش ئەوێ دەرەنجامی یاخیبوونێک ئەم کەشفەی خۆی بکات، چونکە لە مێشکی ئەم کەشفە هەرە بێ ڕوودا، چونکە خولیای فێربوونی هەیە. ئەو بۆی بتوانێ بەردەوامی هەبێ لە ژیانیا پێویست ئەکا فێربوون ڕووبا لە ناویان، بۆەوەی لەبەرەوە وەکو چۆن نەفسی ئەچێتە سەری بکرێ حەزی بێ، کاتێک تۆ نایاڵیان پێویستیە لە جێ خۆیان بێتە دی، ئیتر جوڵەیەک لە مناڵەکەیە دروستە بێ بۆ ئەوەی بتوانێ ئەم پرۆسەی فێربوونە لە خۆیان بگەێنێ بە شوێنێ. لەبەرەوە پرۆسەی کەشفکردن و پێداویستی کەشفکردن لە ڕاستیە لە ئێستاە لە دایک و باوکانە، تەنانەت لە پەروەردەکارانە، تەنانەت لە چارە سەرکارەکانە زۆر جار هەر باز ناکرێ و بە ئەسڵەن ئێمە یەکەم شت کە مناڵەکەیەتە لامان قەناعەتی کولیمان هەیە، دایک باوکی ڕاستەکە مناڵە زۆر زۆر ڕۆژوڵێ، ئەسڵەن لە دایکەکە ناپرسین، لە باوکەکە ناپرسین بێزەحمەت لە ماڵەوە چۆن ئەم مناڵەی ئێوە ڕۆژەکەی بەسەر ئەبا، چۆن ئەجوڵێ، چ شتێک بۆی سنوردار لە ماڵەکەیان نابێت دەستی لێبا، چی ئەتوانێت دەست لێبا، ئایا بەپی پێویست ئەچێتە دەرەوانێ، ئیزنی ئەی بچێتە کۆڵان. ئەسڵەن چوونە کۆڵان، دروستکردنی پەیوەندی هەموو ئەمانە بوون بە پرۆسەیەکی عیبە لە کاتێکە پێویستیەکی سەرەتایی ئەم مناڵەیە.
لەبەرەوە ئێمە ڕاستی خۆمان پێویستمانە کە لە پێویستیە سەرەتاییەکانی مناڵ تێبگەین بۆ ئەوەی بتوانین یارمەتی دایک و باوکان بین کە ئاشنایان بکەینەوە بە پێویستی سەرەتاییەکانی گەشەی ئەم مناڵە. بۆیە زۆر جار کاتێک مناڵێک پێویستی بە ئێمە فرەجوڵەییمان هەیە. فرەجوڵەیی چییە؟ فرەجوڵەیی ئەوەیە کە ئەم مناڵە کارەبایاتی مێشکی و پرۆسەیەکی پزیشکی مێشکی کێشەیتیایە، بۆیە جوڵەیەکی زیاد لە پێویستی هەیە. بەڵام شتێکی ترمان هەیە جیاوازە لە فرەجوڵە، پێی ئەوترێ پێویستی بە فرەجوڵە. پێویستی بە فرەجوڵە یعنی چی؟ واتە دەرەنجامی ئەو ژینگەی ئەم مناڵەتیاژی و لە کاتی خۆیان نەهێڵراوە کەشف بکە و نەهێڵراوە مامەڵەیەکی تەندروست بکە، بۆیە پێویستی بە فرەجوڵە بەکارهێنێ بۆ ئەوەی ئەو پرۆسە فێربوونەی لە ناویانە هاتووتەجێ بیگەێنێتەجێ. بۆیە زۆر جار ئێمە کرێ چارەسەرکارێک بین لە قوتابخانەیەکە، ئەسڵەن ئەو شتێک کە زۆر بە ئازارە من خۆم لە قوتابخانەکانە ئیشم کردووە، ئەونی چارەسەرکارەکە دەستەوەستانە لە ئاست ئەو مناڵەی کە زۆر جوڵاکا و ئەونی ئەو پرۆسەی سزا و پاداش لەگەڵ یا بەکارهێنێ و زۆر جار لە پۆرا کە هەڵەیەک ئەکا یەکسەر مامۆستاکاڵێ ئەدنێرم بۆ لای ئەو، ئێمە نەمانتوانیوە ئەو ئازادیە ئەو پرۆسەی کەشفکردنە لە مناڵەکە ئاڕاستە بکەین و ئێمە ببین بە فۆرمێکی ئارامکەرەوە بۆ مناڵەکە کە جارێکی تر بتوانێت لەم پێویستی خۆی تێبگا. بەڵکو ئێمە زیاتر ئەو بازنەیەمان داخستووە کە مناڵەکە نەتوانێت لەم پێویستی تێبگا، بەڵکو هەستکە ئەو فۆرمێکی قبول نەکراوی کۆمەڵگەیە و بێرچی کردو بێتەوە ناو کۆمەڵگە و قبوڵیەک بۆ خۆی دابتاشێ و بەدەستبێنێ. چونکە ئەوەشی کە ئەو وایزانی و ئەتوانێ یارمەتی لێوەرگرێ ئەویش هەمان داواکاری هەیە. ئەمە ئەو شتەیەکە بۆ ئێمە وەکو چارەسەرکار زۆر بەئازارە، چونکە ئێمەش لەبەر نەبوونی زانیاری پێویستمان لەسەر پێویستیەکانی منداڵ هەمان داواکاریە هەڵەکەی دایک و باوک و مامۆستایانی کە تەحمولی ئاستی گەشە و فێربوونی مناڵیان نییە هەمان داواکاریمان هەیە لە مناڵەکان. لەبەرەوە ئەمە بۆ ئێمە کێشەدارەوە، ئەمە بۆ ئێمە بە ئازارە لە ناو چارەسەرکارە دەرونیەکانە ڕاستیەکەی ببوورە. دووەم پێویستیمان کە ئەویش پێویستیەکی تری گرنگی مناڵە لە پرۆسەی گەشەکردنیە، ئەمیش پێویستی مناڵە بە چێژبردن. ئێمە ئەبێ وەکو دەروونناس دایباب فێر بکەین و یارمەتیان بین کە چۆن ئەخلاقیانە چێژبەرن بەبێ ئەوەی سنووری مرۆڤەکانی تر ببەزێنن، نەک خودی چێژبردنەکە هەڵەبێ. باشە؟ زۆر جار دایباب یان بۆ لای ئێمە شکایەتیان لەوە هەیە مناڵەکەیان بە جۆرێک لە جۆرەکان بۆ جۆرە چێژ ناواکە پێویستە. ڕاستیان مناڵ لە هەموو ئەو پرۆسانی کە فێربوون ڕوو ئەیاتیایە و لە ئاستێکی گەشایە و گەشەی پێەکە پێویستە ئەم پرۆسەیە چێژبەخش بێ بۆ ئەو. بەڵام چێژبەخشی لای مناڵ زۆر جیاوازە لە چێژبەخشەکەی کە لە لای دایباب پێی چێژبەخشە. دایباب لە ئاستێکی تری گەشایە کە هەنێشت ئیتر ڕاست و هەڵەی بۆی بەرچاو ڕوون بووە. لەبەرەوە زۆر جار مناڵەکەی کە مامەڵەیەکە کرێ مامەڵەکەشی هەڵە نەبێ، بەڵام لەبەر ئەوەی ئەم تەنها پێی باش نییە و پێی ئیزعاجە نازانێ ئەکرێن مناڵی بەم جۆرە چێژ ببە. لەبەرەوە زۆر جار ئەگەر ئێمە بمانەیە پرۆسەیەک فێربوونی تیابێ و گەشەی تیابێ، جارێ لە مناڵە ئەبێ بەشێک لە چێژبردنی تیابێ، چونکە ئەو پێویستیەکانی بە چێژبردن دروسە بێ و پرۆسەی فێربوون لە لای زیاتر دوای ئەوەی کە پێویستی کەشفەکە ئەم کەشفەوەکە چێژ بەرێ و ئەم پێویستی چێژبردنەوەی لێکا بەردەوامی هەبێ و درک بکات و ئەزموونی شتی تر بکات. بۆیە ئێمە ئەگەریش نەتوانین یارمەتی دایک و باوکان بین، ئەکرێت لە شوێنێکا مناڵێک بێلامان هیچ نەبێ بە ئێمە وەکو چارەسەرکارێ، ئەگەر دایبابین وەکو دایبابێ، ئەگەر چارەسەرکارێکین لەگەڵ دایبابێکا مامەڵاکەین ئاگاداری ئەوەیان بکەین یارمەتی مناڵەکانمان بین لە ئەزموونەکانیانە ئێمەش لەگەڵ خۆیانە ئەزموون بکەین بۆ ئەوەی بتوانین وایان لێ بکەین کە چێژی تەندروست و ناتەندروست لە یەکجیا بکەنەوە، نەک چێژ نەبن. باشە؟ و بتوانین لەم پرۆسەی چێژبردنەیە یارمەتی مناڵەکانمان بین کە فێری ئەوە بن شتێک هەیە بە ناوی سنوور و ئەم سنوورە هی مرۆڤێکی ترە،
بەبێ ئەوەی ئەم سنوورە ببەزێنین ئێمە ئەتوانین چێژ لە پرۆسەکانی ژیانی خۆمان بکەین. لێرە فێربوون و گەشەکردن ئەچێتە ئاستێکی تر. بەڵام ئەوەی بۆ ئێمە کێشەیە دووبارە وەکوتم چارەسەرکارەکانمان زۆر جار لە دایک و باوکەکان ئەسڵەن تومترن لەوەی کە ئەم پرۆسەی چێژبردنە ئەسڵەن هەڵەیەنا بۆ ئاوا چێژبەر. بۆیە ڕاستی چەندێک ئێمە لە مناڵێکە پێویستمانە دایبابەکان ئاگادار بکەینەوە سێ ئەو نەپێویستمانە چارەسەرکەرەکانمان و دەروونزانەکانمان و ئەوانەمان کە لە قوتابخانەکانە ئیشەکان ئەوانەمان لە کلینیکەکانە ئیشەکان و یارمەتیدەری خێزانەکان یارمەتیدەری مناڵەکانن جارێ خۆمان ئاشنای ئەم چەمکانە بین و لەناو خۆمانە ئاڕاستەی بکەین بۆ ئەوەی بتوانین پرۆسەیەکی تر وە پێداویستیەکی تر ئاشنا بکەینەوە بە دایبابان و بە پرۆسەی فێربوون و فێرکردن. خاڵی سێم کە پێویستیەکی تری گرنگی مناڵە پێویستی مناڵە بە باشبوون. زام خەتەکەم بڕا ببوورە زۆر باش. خاڵی سێممان کە خاڵێکی گرنگە بۆمان ئەویش ئەوەیە پێویستیمان بە باشبوون. ڕاستی خاڵێکی گرنگە لێرەیە ئێمە وەکو چارەسەرکار کە گرنگی پێبین ئەویش ئەوەیە پیاژە و کۆڵبێرگ لەم بابەتەیە باسی ئەوەکەن کە مناڵ هەتا وەکو تەمەنی 9 ساڵی لە باشە و خراپە تێناگە کە لە ڕاستیە ئەم قسەیە بەپێی زانیاریەکانی ئێستا بێ و بەپێی توێژینەوەکانی ئێستا بێ ڕەفز کراوەتەوانێ بۆ مناڵ بەپێی توێژینەوە تازەکان لە 3 ساڵیەوە لە باش و خراپ تێگا واتە هۆشیاریمان هەبێت بەرامبەر ڕشتی ئەخلاقی مناڵ. یعنی چی ڕشتی ئەخلاقی مناڵ؟ واتە چۆن؟ واتە ئێمە کێشەیەکمان هەیە زۆر جار ئەسڵەن مناڵەکانمان پێ وایە جارێ لە باش و خراپە تێناگات پێویستەکە بۆ جۆرە مامەڵە بکەین. هیچ پێویست ناکە ئەو شتانە ئەو عەقڵی بۆ شتە ناشکێ. یان دایبابێکێتە لامان پێڵێن ئەڵێن پێویست ناکەونە لە خۆشتی زل بکەیت چونکێکم بۆ جار پرۆسەی پێویست بوون بە باشبوون لە هەموو مرۆڤێکە هەیە بەڕای من و بەڕای من نەک 3 ساڵ ئەو توێژینەوەکانە من پێم وایە هەر لەگەڵ لەدایک بوونیە ئەتوانێت هەزمی ئەوەکە مەیلی بەلای باشبوونا بێت چکە لە فترەت یابوونی هەیە و پرۆسەی باشبوون و خراپبوون وابەستەی ئەوەیە ئێمە چ ژینگەیەک و چ ئەزموونێکی جوانە بین بۆ ئەوەی پێناسەی باشبوون و خراپبوون لای ئەم مناڵەمان ئاڕاستە بکەین و ئێمە وەکو چارەسەرکار خودی خۆمان چەندێک پێویستیمان بە باشبوون لەناو خۆمانە ئاڕاستە کردو تا بتوانین ئاشنایەکی جوانتر لە پێویستی بە باشبوون لە لای دایک و باوکەکان ئاشنا بکەینەوەی بتوانین ئاڕاستەیان بکەین. واتە هەموو ئەمانە چەندێک پێیوەستە بەوەی کە دایک و باوکەکە لە گەشەیا بن ئەو نەش پێیوەستە ئەو چارەسەرکاری دایک و باوکەکە ئاچن بۆ لای خودی چارەسەرکارەکە لە پرۆسەیەکی پێگەیشت نابێ. وا نەزانێم دنیای ئەم لەم بازنەیە بەدەرە و ئەم تەنها چارەسەرەکە و پێویستی بەگەشە نییە بەڵکو بەڕای من خودی چارەسەرکار ئەو مرۆڤەیە کە بەردەوام ئەبێ لە گەشەیە بێ چونکە ئەگەر لە گەشەیان نەبێ و بەردەوام لە ئەپدەیتی هەست و ئیمۆشن و ئاڕاستەکردنی پێویستیەکانی خۆی نەبێ ناتوانێت لە پێویستی ئەو مرۆڤە تێبگا کە پێویستە یارمەتی بە و ناتوانێت ئاڕاستەیەکی تەندروستی بە چونکە خۆی لە ناوخۆیە ئەم شتە پێی نامۆیە. لەبەرەوە ئێمە وەکو چارەسەرکار بازنەیەکی تەواو جیاواز نین لە مرۆڤەکانی تر ئێمە ئەسڵەن بە پێچەوانەوە ئەبێ زۆر لەوان بە قوڵتر بچینەوە ناو ژیان و بتوانین بەردەوام لە گەشابین. کێشەی ئێمە هەتەنهاوە نییە دایک و باوکانمان لەم ئاستەیە چەقبەستون بەڵکو خودی چارەسەرکارەکانیشمان زۆر جار چەقبەستون و هەستەکەم پێویستیان بەوە نییە لە پرۆسەیەکی گەشەیان بن و بچنەوە ناو خۆیان وازان تەنها ئەو زانستەی کە بەدەستیان هێناوە و عیلمێکی خوێندنەوە کافیە بۆەوە نا خودی چارەسەرکاری تا وەکو بتوانی لەگەڵ خۆتە ئاشنابی و بتوانی گەشەیەکی تەندروست و ئاڕاستەیەکی تەندروست بۆ ئیمۆشن و پرۆسە بیرکردنەوە عاتیفەکانت بکەی ئەوەندە جوانتر ئەتوانی لە پێویستیەکانی بەرامبەر تێبگەیت و لێهاتوویەکی باشترت هەبێ بۆ ئاڕاستەکردنیان لە ڕاستیە. ئەمە پێویستیەکی تری مناڵە. پێویستیەکی ترمان کە
یەکێکی ترە لەو پێویستیانەی کە زۆر ئەساس و گرنگە بۆمان پێویستی مناڵە بە ئازادی. باشە لە ڕاستیان نابێت دایباب چۆن بڵێم ئاڕاستی ئەو پرۆسە پەروەردەکاریان بکەین کە گوێڕایاڵی تایە سەنتەرە، چونکە پرۆسەی پەروەردەکردن کە گوێڕایەڵی تایە سەنتەر بێ لە ئەخیرا مرۆڤێکمان بۆ دروست ئەکا کە زۆرجار شکی لە قسەکانی ئەو کەسە هەیەیان ئەو شوێنە هەیە کە پەروەردەی کردووە. بۆچی؟ چونکە خودی مرۆڤ لەسەر ئەو بنەمایە دروست بووە. یەکەم شت مرۆڤێکی ئازادەوە ئیرادەی هەیەوە خۆی ڕێگەکان هەڵەبژێرێ. گرنگەوەی تۆ تعریفی ڕێگەکانی بۆ بکەی، ڕێگەکانی پێ بناسینی کام ڕێگەیە باشترە و کام ڕێگەیە هەڵەیە، نەک ئەوەی پێی بڵێ تۆ بێ بە گوێ من کەوتم ئەم ڕێگەیە باشە چونکە لە کۆتاییشە تۆش مرۆڤی تۆش ئەزموونەکەی، بەڵام ئەزموونێک لە پێش مناڵەکەوەی، ئەزموونێک وەکو مامۆستا لە پێش مناڵەکەی، ئەزموونێک وەکو دایک و باوک. لەبەرەوە ئێمە بێوە تێبگەین مرۆڤ کائینێکی ئازادە و تۆ ڕێنموویکەری، نەک ئەو گوێڕایەڵی تۆ بێ ئەنجا پرۆسەی فێربوون ڕوو بە ئەنجا پرۆسەی ئاڕاستەکردنەکە ڕووبە. چونکە مرۆڤ تا ئەتوانێت لە فیترەتیا وایە ئەتوانێت تەنها گوێڕایەڵی مطلق بۆ کەسێک بکە کە تەواو بێتاوان بێ. کاتێک گەورە ئەبێ و ئەبینێ دایکی ئەکرێ لە هێشتا هەڵە بکە و باوکی ئەکرێ هەڵە بکە و بۆ ئەم هەڵانەی پێویستەکە هەنێ مامەڵەی ترکە، کاتێک ئەبینێ کە ئەبوو گوێڕای دوایەوە ئێمە شتێکمان بۆ دروست بێڵی مناڵەکەم گوێڕایەڵم نییە. آخر لەبەرەوەی ئەسڵان خودی مناڵ لەسەر پرۆسەی گوێڕایەڵی پەروەردە نابێ، بەڵکو لەسەر پرۆسەی هەوڵدان و ئەزموونکردن و ئاڕاستەکردن. هەتا ببینێت ئەم مامۆستای، هەتا ببینێت ئەم چارەسەرکارە، هەتا ببینێت ئەم دایبابە خۆیان لە پرۆسەی ئەزموونکردنان و ئاڕاستەکەن و تعریفی ڕێگەکان بە باشیێزان واتوان ئەوان ئاڕاستنێ ئەوانش ئاڕاستەیەکی تەندروست وەرەگرن. لەبەرەوە زۆرجار ئێمە کاتێک ئەڵێن فڵانە مناڵ گوێڕایەڵ نییە، لە ڕاستیە کێشەکە ئەو نییە کە گوێڕایەڵ نییە، کێشەکە ئەوەیە ئێمە ئەم پێی ئەڵێن کە ئێمە تو ئەبێ گوێڕایەڵی مطلقی ئێمە بی، چونکە ئێمە مرۆڤێکی بێتاوانی و ئەزموونەکانمان کاملن. کاتێ ئەویش وەکو مرۆڤ گەورە بێ سێرەکە ئەمیش مرۆڤە بەڵام ئەزموونەکان کامل نین و هیچ مرۆڤێک بێتاوان نییە، بێهەڵە نییە بە کورتەکەی و هەڵەبوونی هەیە. بەڵام ئێمە ئەومان لێ سندۆتەوە کە خۆی ئەزموونی ژیانکە لە قاچ و لە پەل و کۆمان خستووە، ئیتر مرۆڤێکی شەقبەستووی وەسڵامان بۆ دروستە بێ کە دووبارە ئەزموونی مرۆڤەکانی پێشووەکە چونکە بە پرۆسەی گوێڕایەڵی هاتووە. مرۆڤێکی جیاوازمان بۆ دروست نابێت کە بتوانێت چێژێکی ئازادی تەندروست بێنێتە بەرهەم. بۆیە هەتا ئێستش ئێمە کێشەمان لەگەڵ پێناسی ئازادیە هەیە. من بەلامەوە کێشەی هەتا ئێستش کەسێکم نەدیوە وێڵی ئەوە بێ پێناسی ئازادیەکی تەندروست بدۆزێتەوە، چونکە پێویستیەکی مرۆڤە، پێویستیەکی مرۆڤە. بەڵام لەبەرەوەی ئێمە لە دەرەنجامی گوێڕایەڵی گەشتوین، بەمە زۆربەی یاخی بوونەکانی مرۆڤەکانی ئێستا دەرەنجامی پێناسی هەڵەیانە بۆ پرۆسەی ئازادی کە پێویستیەکی خۆیانە. چونکە بە پێیڕەوی گوێڕایەڵی گەشتۆ پێمان واستەکەین ئەبوو مرۆڤەکە بێتاوان بێ، بەڵام سێرەکەین ئەویش هەڵە هەیە کەواتە من بە پێی پێویست ئازاد نەبووم وا ماوەڵەکە. یعنی معادلەکە بە جۆرێک ئەگۆڕێ. بۆچی؟ چونکە ئێمە وا بێنای خۆمان لای مناڵەکە کردووە کە ئێمە مادام گەورەترین بێ هەڵەین و تۆ ئەبێ گوێڕایەڵی ئێمە بی. لە ڕاستیە شتەکە بۆ شێوەیە نییە. پێویستی پێنجەم مانوی یەکێکە لە پێویستیە گرنگەکان بۆمان لە پرۆسەی پەروەردەکردنە، ئەویش پێویستی کارکردنە کە ئەم مناڵە خۆی لە جوڵ کارا بێت. باشە بەڵام ئەم پێویستی بەکارکردنە نابێت لەبەر هەژاری بێت، لەبەر ئەوە بێت کە ئەم مناڵە کاسبی بکە و پارە پێیاک ببورە، بەڵکو ئەبێت ئەم پرۆسەی پێویستی بەکارکردنە بۆ دروستکردنی لێهاتووی بێ لە مناڵەکەیە، لێهاتووی ژیانکردن، لێهاتووەوەی بتوانێت پەیوەندی دروستکە، بزانێ معادلەکانی کارکردن چۆنە، بۆچی کارکردن لێرەیە ئەمە کۆمەڵە دەستکەوتێکی لێهاتوویمان هەیە و کارامەییمان هەیە. مرۆڤ دەرئەنجامی بەرکەوتەی بمبورن. ئێمە کۆمەڵە کارامەیی یەکمان هەیە، مرۆڤ دەرەنجامی پەیوەندی دروستکردن لەگەڵ دەوروبەرە و مامەڵەکردن،
بۆ نمونە بەسیترین نمونەیەک ئەگەر لەسەرم پێویستیانە بێنینەوانێ بەسیترین نمونەیەک لە کاتێکا مرۆڤ پێویستی بە کارکردن بۆ دروستبوونی لێهاتووی زۆر بە ئاسانی لە پرۆسەی کارکردنە ئەم مرۆڤە ئاشنای ئەوە بێ چ مرۆڤێک فێڵبازە چ مرۆڤێک بنەماکان لە لای شلە چ مرۆڤێک ئاوایە ئەگەر مرۆڤێک بەم جۆرە مامەڵی کرد واتە ئیتر وردە وردە لە بەرکەوتەی لەگەڵ مرۆڤەکانە فێری ئەوە بێ چۆن مرۆڤێک لە مرۆڤێکی تر جیا بکاتەوانێ و چۆن ئەمە لێهاتوویەکە بۆ مرۆڤ چکە لە پەیوەندیەکانیە گەشەی بۆ دروستەکە و ئاڕاستەیەکە و وریاییەکانی بەرزە بێتەوە لەبەرەوە پێویستیەکی سەرەکی بۆ مناڵ پێویستی کارکردنیەتی بەڵام کارکردنەکە بەرمەبنای پارەپیاکردن و هەژاری نییە بەڵکو بۆ دروستکردنی لێهاتوویەکان و پەیوەندیەکانی و مامەڵەکردنیەکانێتی لەگەڵ دەرەوەیە ئێمە لە ژیانە زۆر گرنگە بۆ خودی خۆمان ئەم پێویستیانەمان هەبووە یەکەم جار وەکو چارەسەرکارێک گرنگە بۆمان کە ئەم چارەسەرکارە بزانێت لەم پێویستیانی چەندێک بە تەندروستی هاتووەتە جێ و چەندێ ئاراستە کراوە و ئایا ئەم پێویستیانە بەو پڕی و دەوڵەمەندیەوە ئەتوانێ ئاراستەی دایبابێک یان مامۆستایەک یان پەروەردەکارێکی پێ بکە لەبەرەوە خاڵی گرنگ جارێ پێشەوەی بڕۆین سێری مناڵی خەڵکەین و دانیشین گوێ لە دایک و باوکین جارێ بە سێری خۆمانکەین کە بزانین ئایا ئەم پێویستیانە لە ئێمە ئاراستی وەرگرتووە ئایا بەپی پێویست لێهاتوویمان هەیە مامەڵە لەم بابەتانەیە بکەین بۆ ئەوەی بتوانین ئێمە کۆمەڵگە ئاشنای پرۆسە پەروەردەیە تەندروستەکە بکەین جارێ ئەبێ خۆمان لەم پێویستیانەیە پرۆسەکانی خۆمان تەندروستانەتر بکەین و بتوانین لێهاتوویەک بۆ دروست بێت کە ئاراستەی مامەڵەکانی ئەوانی تری پێ بکەین باشە ئالێرایە کە بۆم گرنگە سێ جۆر چالاکیمان هەیە کە ئێمە بۆمان گرنگە بۆ خۆمان و دوایەوەش هۆشیار بین کە ئەم چالاکیانە گرنگن لە ژیانی هەموو دایبابێکە هەبێ بەرامبەر مناڵەکەی و بتوانین ئەم چالاکیە زیاد بکەین بۆ ئەو کەسانەی کە نەلامان بۆ چارەسەر وەرگرتن لە پرۆسەی دایبابیە و هەر بابەتێکی ترە ئێمە چەند چالاکیەکمان هەیە کە پێشکەش بە دایک و باوکێکین زۆر جار بۆی بتوانن ژیانێکی پڕچاچکە ژیانی هەمومان لە کۆمەڵ چالاکیەک پێکاتووە و هەنێ چالاکیمان هەیە چالاکی گرنگن لە ژیانە بەنسبەت ئێمە و بەنسبەت دایبابانی شەوانێ بە هەمان شێوەیە هەنێ چالاکیمان هەیە گرنگە کە لە پرۆسی پەروەردەکردنیانە هەبێ سێ لەو چالاکیانەی کە زۆر گرنگە ئێمە پێشکەشی ئەو دایبابانی بکەین کە یانە لامان یەکەمیان ئەو چالاکیانەی کە بەردەوامی بە ژیانە بەخشن واتە کۆمەڵە لێهاتوویەک دروستەکەن کە لە نەمانی ئەم دایبابەیە مناڵ ئەتوانێت درێژە بە ژیانی بە واتە ئێمە یارمەتی دایبابان بین کە کۆمەڵە لێهاتوویەک دروست بکەن بۆ مناڵەکانیان ئەو چالاکیانە گرنگی پێبن کە بەردەوامی بە ژیانە بەخشن و واکەن ئەم مناڵە لە نەمانی دایک و باوکیشیە بتوانێت درێژە بە ژیانەکەی ژیانکردن بدا ئەمە جۆری یەکەمی چالاکیەکە بۆ ئێمە گرنگە بتوانین پێشکەشی دایبابی بکەین کە دیرکیان بەرامبەر ئەم چالاکیانە هەبێت کە گرنگن جۆری دووەمیان لە چالاکی ئەو جۆرانی چالاکین کە لە ڕوودانیاندا منداڵ ببورن منداڵ عەفو کە لە ڕوودانیاندا مرۆڤ دڵی زۆر پێی خۆشە و ئەڵێن ئەمە ئەو بکە ئەمانویست باشە واتە ئەو پێویستیانن کە پێویستی دیوە وجودیەکەی مرۆڤن ئەم مناڵەی تۆ لە مناڵی ئەوانەیە حەزی لە وێنە کێشانە ئەبێ بەڕەسام حەزی لە ژەنینی سنتورە لە کۆتاییە کە ئەم چالاکیە وردە وردێمە تەرکیزمان لەسەرەتی و ئەگا بە شوێنێک ئەو وجودیەتی خۆی تیابینێتەوانێ ئەم مناڵی تۆ حەزی بە لەحیمکردنی شتە بەسەریەکە ئێمە ئەبێ پێیان بڵین ئاگاتان لەم چالاکیانی مناڵەکانتان بێت چونکە ئەمە وایان لێیەکە پێویستیە وجودەکانی ئەم مرۆڤە بڕەکەنەوە کاتێک کەس ئەکا لە لێهاتوویەکەوە ئەم لێهاتوویە ئەگەیەنێ بە دەرەنجام باشە پێویستێکی وجودی ئەم مرۆڤە بڕەبێتەوە لەبەرەوە بۆمان گرنگە کە دایک و باوکان درێژە بەو چالاکیانە بن لە مناڵەکانیانە کە دڵی مناڵەکانی پێخۆشەوێ و چالاکیکی سوودبەخشە بەو دەرئەنجامێکیش دروستەکە کە مرۆڤێکە ئاسوودەیە بە وجودی خۆی
ئەمە جۆری دووەمی چالاکیە. کاتی ئەم دوو جۆرە چالاکیانە وردە وردە تەرکیزێخینە، سێم جۆر کە دوای ئەم دوانەیەم بۆ ئێمە لە دوای ئەم دوانەوە چالاکیەک بۆ مرۆڤ دروستە بێ کە ئیتر ئیحساس بەوە ئەکا ئەبێ یارمەتی ئەوانی تر بدە و سوودی ئەوانی تری بوێ. ئەگەر دیقەت بدەن لە خاڵی یەکەمە ئێمە ئەرکی دایبابمان بەرامبەر بە مناڵ باس کرد، وتمان ئەبێ ئەم لە چالاکی یەکەمە. گرنگی بۆ چالاکیانە بن کە لێهاتووێ بۆ مناڵەکانیان دروست بکەن کە مناڵەکانیان لە نەمانی ئەوانیشە بتوانن درێژە بە ژیانیان بن. باشە، لە خاڵی دووەمە ئەرکی مناڵە کە ئیتر بە دوای ئەو وزەی خۆیان ئەڕوا کە تایەتی بۆی لێهاتوویەکی بۆ دروستکە و درک بە وجودی خۆی بکا لە ڕێی ئەم لێهاتوویانەوە. بەڵام ئێمە وەکو دایباب ڕێخۆشکەروین لەم چالاکیانەیە. باشە، ئەمە دووە. سێهەم ئیتر لە خاڵی سێمە ئێمەین لە یارمەتی ئەوانی ترا. ئیتر ئەم مرۆڤە کاتێک هەست ئەکا ئەتوانێ بەبێ ئەوەی کەسی تر هەبێ لێهاتوویەکی ئەتوانێت درێژە بە ژیانی بە و درکی وجودی خۆی کردووە لەوەی کە ئەتوانێت شتێک تا کۆتایی بەرەو دەستکەوتی هەبێ وجودیەتی خۆی تیا هەست پێ بکە، دوای ئەوە لەسەر ئەمانە بیر لەوە کات و چۆن یارمەتی مرۆڤەکانی تر بە. بەڵام لای دایبابەکانی ئێستا چییە؟ من حەزم لە مناڵێکە کە یارمەتی خەڵک بە. یارمەتیدانی مناڵەکەت بۆ خەڵک جارێک دنیا بەرمەبنای تر هەیە ئێمە ئەبێ ئیشی بەسەرکەین. جارێ بێ حەقی ئەوەی بین ئەم جۆرە دەرئەنجامی ئەم چالاکیانە دەرئەنجامی ئاڕاستەکردنیان پێویستیانە ئەمەیەتە بەرهەم، نەک تەنها بەم دێڕەکە من حەزم لەمێ ئەم مناڵین بۆ یارمەتی خەڵک نایە. تەواوە لەبەرەو بۆ ناساندنی چەمکێک و جێگیربوونی ئێمە جارێ بێ بیسکەکانمان بە شێوەیەکی تەندروست بەرین تا بتوانین مامەڵەیەکی تەندروست دروست بکەینەوانێ لەم بابەتانە. ئەمانە گرنگن چونکە چالاکیە گرنگەکانی ژیان لەم چالاکیانەیە کۆبنەوانێ. سێ چالەکی زۆر زۆر گرنگم بۆ ئێمە کە بتوانین ئاڕاستەی دایبابانی بکەین. و تێبینیەکی زۆر زۆر گرنگ لەسەر ئەم چالاکیانە ئەبێ بەیەکەوە بن چونکە تەواوکاری یەکن. بەڵام لە مرۆڤێک و بۆ مرۆڤێکی تر شێوازی پراکتیزەکردنەکەی ئەگۆڕێ. من هیچم نییە، هیوام وایە کە وێبینارێکی بەسوود بوو بێ بەو هیوایی کە توانی بێتم بەشێک لەوەی کە پێویستی مناڵە و درکمان پێ کردووە کە پێویستێکی بنەماییە کە چارەسەرکاران ئاگایان لەبێ لە مامەڵەکانیانە توانی بێتم بیگەێنم. ئەگەر پرسیاری شتێکەیە خۆشحاڵەتم، دەستان خۆش بێ، لەشتان ساڵ بێ. زۆر سپاس خاتم بۆ پێشکەشکردنەکە و بابەتیشی جوانێت شی کردەوە بۆمان. ئێستش برادەران بزانین چێ پرسیاریە بوو بە دەستبەرز کاتەوە ئەو خاتون لاس پرسیاریە. فەرموو خاتون. چێ پرسیاریە با دەست بەرز کاتەوە و ماکی بکەمەوە پرسیاری خۆی بکە. باشە خاتون، پرسیارێکم هەبوو لە سەر خاڵی چوارەمت کە باسێک کرد لە پێویستە سەرەکیەکان، پێویستی منداڵ بە ئازادی. پێویستی منداڵ بە ئازادی پرسیارەکەی من ئەوەیە دایک و باوک چۆن و تا چەند ئازادی بدەن بە منداڵ، یعنی سنوورەکە چۆن دیاریکەن بۆی. مامۆستاگیان بەنسبەت دیاریکردنی سنوورەوانێ وەکوتم پێویستە یەکەم شت دایک و باوکەکە ئۆبجێکتیانە بیر لەم بابەتە بکەنەوانێ. جارێ ئێمە شتێکمان نییە بە ناوی ئازادی ڕەها، هیچ شتێکمان بۆ جۆرە نییە، بەڵام مرۆڤێکمان هەیە پێویستە ئەوەندە ئازاد بێ کە بتوانێ ئەزمونە گرنگە کەشفیەکانی خۆی لە ژیانکردنیا بکە. واتە من کاتێک ئەندامێکی ئەماڵم ئەبێ بەشی ئەوە ئازاد بم کە بتوانم تاکەکانی ئەم کانتۆرە بکەمەوە کەوانتەرە بکەمەوانێ، ئەبێ بەشیەوە. یعنی ئێمە لە دایک و باوکە ڕاستی ئەگەر ئاسانکاریەک بکەین، چکە ئێمە حەقەتەن ئەمە ئەین و دەست دایک و باوکان خۆی بۆی تۆزێکمان و ببن و ببێ بە لێهاتووی لە دایک و باوکەکەیان. بەڵام ئێمە وەکو
لەسەرەوە ئەو شتەی بۆ دایک و باوکە کە پرۆسەیەکی ئازادیانەیە، ئەو شتەی بۆ دایک و باوکە کە ئیزنی کەشفکردنی هەیە، هەماشت بۆ مناڵەکەش تەواوە. ئەویش ئەندامێکی و ماڵەیە ئەم دایک و باوکە چەندێک لە پرۆسەیەکی ئازادانەیە کەشفی شتەکانی دەوروبەریانەکەن، مناڵەکەش بە هەمان شێوە ئەتوانێت کەشفی شتەکان بکا و ئازادی هەیە کە ئەو کەشفە پێ بەپێی دایک و باوکی بکا لە ڕاستیە. بەڵام کێشەی ئێمە ئەوەیە کە هەموو شتەکان بۆ دایک و باوکەکە مەفتوحە و هیچ شتێک بۆ مناڵەکە مەفتوح. لێرەیە پێناسی ئازادیەکە کێشەی تێکەوە. مناڵەکە وازانێ ئەم ئازاد نییە تا گەورە بێ و هەموو ڕۆژێ خۆزگەیە خوازە کەی بێ بگەمە تەمەنی دە میتر بە دڵی خۆم ئازادیەکی ڕەهام هەبێ. لێرە مرۆڤ مێشکی ئەچێ بۆ پێناسە هەڵەیە کە ئازادیەکی ڕەها داواکە. چکە وازانێ بۆ چکە پێناسە ئازادیە تەندروستەکەی نەبینیوە، بەردەوام پێی وتراوە من گەورەترم لە تۆ و من بۆ دیاریەکەم تۆ چەندێک ئازادی، نەک وەکو مرۆڤێک تۆ ئازادی بەم جۆرە مامەڵەکەی. بەڵام ئەم سنوورانە نابێ ببەزین، چونکە لە بەزاندنی ئەم سنوورانەیە زەرەر بە مرۆڤەکانی ترەگەین. ئەگەر بەم جۆرە مامەڵەمان کرد ئەو ئازادی بۆ خۆمان بەڕەوابینی، هەمان ئازادیمان بە ڕەوابینی، ئەو پێویستیکی ئەو مرۆڤەمە، یعنی واتە ئێمە مناڵەکە بە مناڵ سێر نەکەین، بە مرۆڤێکی سێرکەین کە پێویستی بە ئازادی هەیە، بەڵام ئەم ئازادیە لە هەنێ ئەزمونیا ئاراستە نەکراوە، ئێمە تەنها لەسەرمانە ئاراستی بکەین لەو ئەزمونانەیە بووی تووشی زەرەر نەبێ. جوابەکە ڕوونەوە ئەستاگیان ڕۆنە دەست خۆش بە بۆچوونی ئێوە بڵین پێش ئەوەی کە منداڵ پەروەردە بکرێ پێویست نییە لەسەر دایک و باوک گەڕانێک بکەن یان بچن بۆ لای توێژەری دەرونی بۆ ئەوەی هەر نەبێ نزیک بنەوە لە کەسێکی دەرون دروست بۆ ئەوەی ئامادە بن بۆ پەروەردەکردنی مناڵەکە؟ لە ڕاستیە ئێمە نەک پێشەوە، ئێمە دوو ستێشنمان هەیە کە پێمان وایە مرۆڤەکان دووبارە هەلی ئەوەیان پێ ئەدرێ کە ئاڕاستەی هەست و عەواتیف و ئیمۆشنەکانی خۆیان بکەن و مامەڵەیەکی تەندروست بۆ پێویستیەکانی و ماوەڵەکانیان دروستەکەن. یەکەمیان هاوسەرگیریە، دووهەمیان بوون بە دایک و باوکە. واتە ئێمە نەک پێش دایک و باوک، پێش ئەوەی هاوسەرگیری بکەین پێویستە بزانین پرۆسەی هاوسەرگیری چۆنە و ئەو کەسی ئێمە ژیانی لەگەڵا دروستەکەین بەربەمنای چ پێویستیەک و چ دەرەنجامێک دروستی دەکەین. دوایەوە ئەگەر دوو مرۆڤی ئاوا چوونە ناو ژیانێکەوانێ، کاتێک ئەچنە هەنگاوێکی تر واتە ئەچنە ستەیشنێکی تر کە بوون بە دایک و باوکە، پێشەوازانن ئەمە هەڵگرتنی ئەرکێکە و ئاراستەکردنی پێناسەی مرۆڤێکە. لەبەرەوە جارێ ئێمە ئەبێ بڕۆین بە دوای ئەوەی جارێ خودی خۆمان لە گەشە نەوەستین و گەشە بکەین و پێناسەیەکی تەندروست کە کاریگەری لەسەر گەشەی مناڵەکەمان هەیە، ئێمە تیامان نابێت بە کورتەکەی زەمینە سازی بکەین بۆ بوونی مناڵێکی تەندروست. ئەگەر دایک و باوکێک ویستی من لە ئەوڵی شاوتم وتم بووم بە دایک و باوک، هەموو مرۆڤێک ئەکرێ مناڵی هەبێ، بەڵام شەرت نییە دایک و باوک بێ، چونکە مەرتەبەی دایک و باوک بەو مرۆڤانە ئەوتێ کە توانی ویانە پێناسەکان بە جوانی لە خۆیانە جێ بکەنەوە و لە گەشە نەوەستن و بتوانن ئەم ئاراستەیە و پێویستیەکانی مناڵەکانیاندا درک پێ بکەن و ئاراستە بەپێی پێویستیەکان بکەن. ئێمە بەماڵین دایک و باوک. واتە مەبەستم چییە؟ بەڵێ ئەگەر دایک و باوکێ درکی بەوە بکە کە پێشەوەی مناڵی هەبێ پێویستەکە هەنێ هۆشیاریە بێ، ئەوە نور عەلا نور، چکە پێشەوە زەمینە سازی بۆکە. بەڵام ئایەوە تا چەندێک یێتە دی نازانم، بەڵام ئەگەر یەکێ بتوانێ ئەوە بکە، هەڵبەتە مامەڵەیەکی تەواو تەندروستی کردووە و دەسەکانی خۆش بێن. دەست خۆش خاتون. برادەران کوێ پرسیارتانێ ماکی هەمووتان کراوەتەوە توان پرسیاری خۆتانکەن. مامۆستا دەستەکان خۆشوی زۆر سپاس بۆەوەی بینارەکەت بەڕاستی زۆر جوان بوو. من فقط یەک پرسیارم هەیە، هەمومان بە قۆناغی منداڵی ئەو شتەمان بەسەر هاتووە، نازانم بەڕای من بە زۆریمان ئەو شتەمان بەسەر هاتووە. بۆ نمونە کاتێک پرسیار لە هەندێک شت دەکەین، ئەو پرسیارانە بۆ نمونە ئایا دایە خوا لەکوێ، ئەی چۆن ئێمە دەبینێ، بە چۆن بەڕێوە دەچین. بەڕای من یعنی نەک بەڕای من، بەڕای توو پێویستەکە لەو کاتەیە چ وەڵامێک بە منداڵەکە بدەینەوە، چونکی منداڵ پارادۆکسی نیە، هەرچی پێ بڵێ هەر ئەوە وەردەگرێتن، پێی بڵێ ئەگەر وایە یەکسەر وەری دەگرێتن. جا هەمومان گشتی فێڵمان لێکرا لە منداڵ یان دەمکوت کران مێڵێ خراپە بۆ تۆ نابێت کە گەورە بووی دەیزانی. بەس بەڕای من ئەو جیلێکە دێتە پێش ناکەوا گەورە کرێت. جا پێم باشە وەڵامێکی تاوام پێ بدەیتەوە. مامۆستا زۆر سپاس.
دەستیۆش خۆش بە خاتونگە بە نیسبەت پرسیارەکە تەوانێ ئێمە لە ڕووی پێداگۆژی ئەو پێداگۆژیە نییە کە ئێمە لێرەی خوێنین پێداگۆژی لە زانستێکە پرۆسی پەروەردەکردنمان بۆ ڕوونەکاتەوە لە پرۆسی پەروەردەکردنی پێداگۆژیا شتێک هەیە من زۆر لام جوانە ئەویش ئەڵێ پێبەپێی هەموو گەشەی تەمەنی مناڵێک ئەو پرسیارە وجودی و ئەو پرسیارانەی بۆی دروستە بێ وەڵامی تەندروستی خۆی هەیە سە مناڵێک باسیەوەکە ئەرێ من چۆن دروست بووم ئەم مناڵە لەوە نایکا کە ئەو زانیاری گەورەیە گەیزانەوە ئەیبشورێەوەکەی پرسیارەیکا بەخوا تۆش زۆر زانی ئەو مناڵە لەوە نایکا ڕاستیە بەڵکو لەوەوە ئەیکا کە پرسیارێکە لە لای بە تایبەتی مناڵی تەمەنی 3 ساڵ و 4 ساڵ بۆ ئەوەی ئاستی گەشەی تێپەڕێنێ هەر یەکێک لەو شتانی پێیان تێپەڕێ مەراقی ئەوەکە کە چۆن دروست بووە چۆن هاتوۆتە دنیاوە ئەمانە پرسیارگەلێکن کە هەموو مرۆڤێک بۆی دروستە بێ بەڵام ئەوەی دڵخۆشکەرە لە ڕاستیە ئێمە بۆ پێبەپی ئاستی تەمەنی مناڵ جوابی ئەمانەمان هەیە بەڵام ئایا بۆ ئێمە دەمکوتکراوی چونکە لە ڕاستیە ئێمە ئەو پرۆسە پەروەردەی پیایە تێپەڕێوین قەناعەتیان وا بووە ئێمە مناڵترین و بچووکترین و عەقڵمان بە زۆر شت ناشکێ و خۆیان لە گەشەیەکی وەستاوان چونکە ئەوان لە ئێمە گەورەترن دیارە لە ئێمە زۆر باشتر ئەزانن لە گەشەیەکی وەستاوا بوون خۆیان ئەسڵەن نەچوون بە دوای ئەوەی من چۆن جوابی ئەم پرسیارە بۆ مناڵەکەم بەمەوانێ لە کاتێکا خۆشی بە هەمان ئازاری مناڵیا ڕۆشتۆ لە مناڵیا پێوترا عیبەوە پرسیارەمەکە ئەو عیبە پرسیارمەکەی ئەو نەیتوانیوە درگایەکی بۆ بکاتەوە کە خۆی بتوانێت جوابێکی بۆ بدۆزێتەوە کە جوابی مناڵەکەی باتەوانێ و ئاڕاستی بکە ئەکرێ ئەسڵان درکی پێنەکە ئەوە بزانێ ئەسڵان ئەمە واقعەتەن دروستەکەی بەڵام لە ڕاستیاوانە تۆ یەک منێک ئەکرێت لە مناڵیە کۆمەڵە پرسیارێکمان کردبێ و جوابەکەی بەدەم کوتکردن جوابمان درابێتەوە و بە عیبەوە نابێەوە چی چۆن بەڵام لە ڕاستی ئەوەی من پێویستەکە ئێستا بە ئێوەی بڵێم ئەوەیە هەموو پرسیارێک ئێمە لە ڕاستیە ئەوەی کە زۆر گرنگە بۆمان ئەوەیە مرۆڤ وەکو مناڵ وەکو مرۆڤ ببینین و ئەم مرۆڤە حەقی هەیە بیر بکاتەوە هەموو پرسیارێکی بۆ دروست بێ ئەوە تۆی وەکو دایک و باوک ئەوە تۆی وەکو توێژە پێویستە بە دوای جوابە تەندروستەکانی ئەم پرسیارانەیە بڕۆی وە بپی ئاستی تەمەنەکەی بتوانی جوابێکی تەندروستی بۆ دروست بکەیت و بیخەیتە خزمەتی ئێمە تەنها ئەوانەی پێشوو نەیانتوانی و ئەم جوابە تەندروستەمان بۆ دروستکەن و بمانەنێ وانەیان ویستۆ بە دوایە بگەڕێن و کورتترین ڕێگە کە ئێمەش مناڵ بووین و وامازانیوە لەوێ شتە کۆتایی هەیە ئەوە بۆ کە بڵێن بێدڵنگ بە عیبان پرسیارە مەکە بەڵام لە ڕاستیە ئەوەی کە مامەڵەی تەندروستەوەی ئێمە پێبەپی هەموو تەمەنێک بە شێوازی ئەو گەشەی ئەو مناڵە جوابی ئەو پرسیارە بوونی هەیە لە ڕاستیە ئەوە ئێمە ناچین بە دوایە زۆر سپاس مامۆستا گیان دەستەکان خۆش تەوا دەستیش خۆش بێ لە شتان سا سپاس خاتون شیکە پرسیاریە بەڕێزان مایکتان کراوەت و توان پرسیاری خۆتان بکەن السلام عليكم. عليك السلام. وەراتان باش بی تەندروست باش بن ئەمن دوو پرسیارم هەیە مامۆستا ئەگەر جەنابتان توێژە بن لە قوتابخانەیەکیان بەگشتی هۆشیارن لە سەبارە بە کۆمەڵگەی خۆمان و بە منداڵانی و جیلە و سەردەما جا چ لایەنێک هەیە کە پێویستە منداڵی و سەردەمەی لە ڕوو پەروەردە بکرێیانی تەرکیز بخرێتە سەر و هۆشیار بکرێتەوە منداڵ لەو لایەنەوە ئەوە یەکەم دووەمینیشیان زۆر جاریوە هەیە دایک و باوک جیلی و سەردەمە وایە ینی بەشێکی دەتوانین بڵێین بەشێکی وایە گەر نەشی گشتێنی چۆن بڵێ هۆشیارە سەبارەت بە مۆزوعی هاوسەرگیری و منداڵ وەچە خستنەوە و پەروەردەکردنی و ئەوانە دایک و باوک لە بۆ منداڵ یەکەم عادەتەن چۆن بڵێ بە شێوازە چی هۆشیارانە مامەڵەی لەگەڵ دەکا پەروەردەی دەکا و بە خێویشی دەکا لە هەماکات نەنگوکو جیلی قەدیم کە بەشێکیان دەتوانین بڵێن تەنها بەخێوکردن بوونە پەروەردەکردن جا لە بۆ منداڵ یەکەم بەترکیزن بەڵام لە بۆ منداڵی دووەم و سێم و چوارەم سات دەبنەوە یانیش تاقەتیان نامینێ بەهۆی هەڵکشانی تەمەنیان و ئەوانە جا داک و باب لە حاڵەتی منداڵی دووەم و سێم چی بکەن ئەوە مهمە بۆم دەستەکانە خۆش بن بەنسبەت پرسیاری یەکەمەوانێ لە ڕاستیە لە ئێستا وەکوتم ئێمە چونکێکم دایبابی چقبەستومان زۆرە
ئەو کێشەیەمان زۆرە لە ڕاستی ئەوەی زۆر بۆ ئێمە گرنگە ئێمە مناڵی پێویستی ئەساسیەکانی پڕ نەبووەمان زۆرە لە ئێستا هەر کاتێک ئێمە وەکو توێژەر وەکو چارەسەرکار وەکو هەر شتێکی تر بێ تەنانەت نەک لە مەکتەبە لە ماڵەوە خوشکەزایە برازایە هەر شتێکی ترە تۆ پووری تۆ خوشکی بچووکتە هەر کامێکیانە بەسیترین مامەڵەیەک لەگەڵ ئەم پێویستیە بنەمایانی ئەوە بکە کە دەرگایەکی بۆ بکەیت تۆ زۆر لێت نزیکە بێتەوانێ کاتێک تۆ ئەو ئەزمموی شتێک ئەکا هەستەکەی لە ئاستێکی گەشایەتی ئەڕۆی لەگەڵ یاڵەی ئەو حەز لەو شتەیە ئەو بۆ نایبەیەکەوە بیکەین زۆر بە ئاسانتر ئەتوانێن پەیوەندیت لەگەڵا ببەستێن چونکە دایک و باوکەکانی ئێستا وا هەستەکەن دایک و باوکایەتی لەسەر و ئەوەیە تێکەڵی ئەزمموی مناڵەکانی بێت و پێویستیەکانی پڕکاتەوە لەبەرەوە ئەوەی زۆر بە ئازارە بۆ ئێمە ئەوەیە ئێستا ئێمە مناڵی سکتێرمان زۆرە بەڵام ڕۆح برسی ئەمە لە ڕووی دەرونیاوانێ دوو پرۆفیسۆرمان هەیە یەکێکیان کتێبێکی هەر بەو ناوانەیە مناڵە سکتێرە ڕۆحبرسیەکان ئەوە کێشەی مناڵی ئێستەیە لە ڕاستیە چکێکم بە سک هەمویان تێرن بەڵام بە ڕۆح برسین چونکە ئەو پێویستیەکی ئاستی گەشەی ئەوە ئەسڵۆن دایک و باوکەکان نە درکیان هەیە بەرامبەری نە ئەیانەوێ درکیان هەبێ بەرامبەری چکەوە هەستەکەنەوان لە پلەیەکی تران و پێویستیان بەوانە نییە و هەرچی بن لە مناڵەکەیان عاقڵترن هەرچی بن لەوان گەورەترن و ئەتوانن ئاڕاستەیان بکەن بەڵام ئایا ئاڕاستەکردنەکەیان چەند تەندروستە ئەوە کێشەکەی ئێمەیە کە ناتوان پێویستیەکان پڕکەنەوانێ بۆیە ساحەکە بۆ ئێمەیەک ئەگەر مرۆڤێکی بەتوانا بین و بتوانین هەوڵی تەواو بین کە بتوانین یارمەتیان بین بۆ پێویستیەکانیان مناڵ زۆر زوو لێمان نزیکە بێتەوە چکە لە هیچ شوێنێکی تر ئەم پێویستیە فترەی بە پێویست تێماکرێن ئەمە بۆ پرسیاریەکە بەنسبەت پرسیاری دووەمی شەوانێ ئەمە مشکلی زۆر لە دایک و باوکانە کەی ئەم شتە ئەچێتە بابی چارەسەرەوانی ئەو کاتی دایکەکە ئەو ئازارەی هەبێ درک بۆ بکە هەمان مامەڵەی مناڵی یەکەم لەگەڵ دووەم و سێماناکە لەو کاتە ئێمە شتێکی پێڵین ئێمەوی پێڵین دایکی ئازیز ئەکرێت ئەمە مناڵی دووهەم سێهەم چوارەمی تۆ بێ یەکەم شت تۆ بە ئیرادەی خۆت ئەم مناڵەت هێناوە و ئەم مناڵە کە چاوە کاتەوە تۆ بە تۆ ئەڵێ دایک یعنی پێناسی یەکەمی دایکە بۆت لەبەرەوە ئەکرێت مناڵی یەکەم نا دووەم سێم چوارەمی تۆ بێ بەڵام ئەوە بزانە تۆ هەر دایکی یەکەمی ئەوی ئەمە درکێکی زۆر گرنگە بۆ ئێمە بۆچی گرنگە چونکە دایکی یەکەمی ئەو بیواتە هەموو پێناسە ئەوڵیەکان ئەوەی کە دایکێک پێویستە بیا بە مناڵە تۆ هەر بۆ ئەو یەکەم کەسی کە ئەیەی وەگەر لە مناڵی یەکەما زۆر بە ئارامیانە لەگەڵ گەشەکەیا بڕۆی بەڵێ ئەتوانی مناڵێکی گەشە سندوی تەندروست بێنی لە مناڵی دووەما کاتێک هەمان کوالێتی بەکار ناهێنی و بێزار بووی لە دووبارەکردنەوەی ئەم پرۆسەیە لە ڕاستیە بێ درکت بەرامبەر ئەوە بێ ئەم مناڵە تۆ هەردایکی یەکەمی و پێویستە درکت بەرامبەرەوە بێ ئەمە تەنها ماندووبوونێکە پێویستە ئەم ماندووبوونە ئاڕاستە بکەین بۆی کاریگەری لەسەر دروستبوونی پێناسە و بنەماکانی ئەم مناڵە نەبێ چونکە ئەو پێناسە و بنەماکان لە یەکەم مرۆڤی ژیانی وەرەگرێت کە دایکێتی ڕاستە بۆ تۆ دووەم مناڵەوە ڕۆتینێکی زۆربەیان ڕۆتینێکی دووبارەیە بەس بۆ ئەو پێناسێکی ئەوەڵیە کاتێک دایکێک خۆی یەدان بەمایانێ ئامادەی ئەوەشی هەیە لەم قسانە تێبدا بەڵام کاتێک دایکێک خۆی درکی نییە بەرامبەر ئەمە زۆر جار ئەسڵەن بۆی زەحمەتە لەمە تێبگا تەنها ئەو دیوە هیلاکی ڕۆتینە بینێ کە ڕۆژانە بەسەریایە لە ڕاستیە تەواو زۆر سپاسم دەکەم دەخستنەکەم دەستان خۆش ماوەسا ئێمە وەکو فێرخوازانی دەروونزانی بڵێن و نەڵێن کە لە خێزانێکی پێرفێکت ناتوین و لە خێزانێکی زۆر زەخراپیش ناتوین بەڵام هەنێک کەم و کورتیمان هەیە لە هەنێک خاڵی ژیانمانە لە پەروەردەمانە لە دنیابینیمانە لە پێناسەکردنمانە بۆ شتەکان وەکو خۆت باست کرد پێناسەکردنمان بۆ چەمکی ئازادی و تا دوایی چۆن ئەم هەڵە وێناکردنە ئەم هەڵە پەروەردەیانە ڕاستکەینەوە ئێمە توێژەری دەرونین چۆن ڕاستیکەینەوە ئەم هەڵە وێناکردانە چۆن ڕاستیکەینەوە بە پێشنیاریەوە
بەنسبەت جملەی یەکەمتان مامۆستا گیان کە وتتان ئێمە هیچمان لە خێزانێکی پێرفێکت و خێزانێکی تەواو داڕماوە نەهاتووین. ئەسڵەن سوپاس بۆ خوا کە هەمومان لە خێزانێکی ئاساییەوە هاتوین، چونکە کێشەی ئاساییمان هەیە، ئەمانە کێشەی مرۆڤن، یعنی ئەوانیش مرۆڤ بوون، ئەوانیش یەکەم ئەزموونی دایک و باوکایەتیان بووە، ئەوانیش بە هەموو جوانیەکانیانەوە هەوڵیانە دایک و باوکێکی باش بوو بۆ ئێمە. سوپاس بۆ خوا کە دایک و باوکێکی پێرفێکت نەبوون، چونکە دەردەداری ڕووکردنە پێرفێکتی زۆر 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 قورسترە لەمە، چونکە مرۆڤ خۆی هەر لەسەر و ئەساسە دروست نەکراوە کە پێرفێکت بێ. مرۆڤ کائینێکی تەکاملیە، واتە پرۆسە تەواوکاریەکان زیاتر گەشەی پێ ئەیە، نەک پرۆسە پێرفێکتەکان. ئەو هەوڵەی ئێستا مرۆڤ بۆ پێرفێکت بوون ئەیە هەوڵێکی بەڕای من نابەجێیە، چونکە یەکەم دەرونێکی هیلاک هێنێتە جێ. لەبەرەوە سوپاسی خوای گەورەیەوێ کە ئێمە لە خێزانێکەوە نەهاتوین کە پێرفێکتە، و خێزانی داڕماویش ئەوەندە تەرکیزی لەسەر پێویستیە یەکەمەکان وەکو هەڕەمەکەی ماسلۆ، لەسەر پێویستی یەکەمەکانی وەک خواردن و خەوتن و ئاسایش و ئەمنە ناتوانێت پێویستی دووەمیەکانی مرۆڤ ببینێ. و سوپاسی خوای هەوێ کە ئەگەر لەوانەش نەبین، ئێمە لەو خێزانانەی زۆر بەمان، یعنی ئەوە دڵخۆشکەرە بۆمان کە ئێمە لەو خێزانانی کە لە فۆرمێکی ئاسایی بۆ هەڵەی ئاساییشمان هەیە، ئەمە شتێکی دڵخۆشکەرە بۆ ئێمە. بەڵام ئەوەی بە ئازارە بۆ ئێمە تەمەڵەیەک دایگرتوین کە ئامادەییمان نییە ئەم هەڵە بچووکانە تەنانەت ئاڕاستە بکەین. ئەمە بۆ ئێمە کێشەیە لە ڕاستیە، چونکە ئێمە وەکو مرۆڤ بێ هەڵە نییە و ئاڕاستەکردنی ئەم هەڵە ژیانەوە و گەشە دروستەکە، واتە هەڵەکان بە ئازارەکان برینەکان بەخۆڕایی نین. مەولانا وەتانی ئەو خانوانەی کە لەگەڵ و درزیتیایە لەو درزانەوە ڕۆشنایەتە ژوورەوە، لەبەرەوە درزەکان بۆ ئێمە زۆر گرنگن. ئەوەی گرنگە وەکو چارەسەرکارێک بۆ ئێمە ئەم چارەسەرکارە خۆی جارێ درزەکانی خۆی ببینێ بۆ ئەوەی بتوانێ گەشە بۆ ڕووناکێ با لەم درزانەوەیانە ژوورەوە لە ڕاستیە. و مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر ئەگۆڕێ. چارەسەرکار کە توانی خودی خۆی وێڵ بێ بە دوای ئەمە پرۆسەیەکی و پێناسەیەکی تەندروست دروست بکە، لە بەرمەبنای ئەم پرۆسەیە لێهاتووی زۆری بۆ دروستە بێت کە ئەتوانێت زۆر زوو ئاشنای مامەڵەکردن بێ لەگەڵ کێشەکانی دەوروبەریە. ئەمە بۆ ئێمە زۆر زۆر گرنگە، یعنی خودی پرۆسەکە بم شێوەیەوە ئەو بتوان جارێن برینانی خۆی دیاری بکە و بتوانێ ئاراستی تەندروستی بۆ بدۆزێتەوانێ. لە دەرەنجامی ئەمە ئەگا بە کۆمەڵە لێهاتوویەک زۆر جوانتر، زۆر باشتر، زۆر واقعیتر ئەتوانێ مامەڵە لەگەڵ ئەو کێشانەیە بکە کە دەوروبەر ڕووی تێکەن و زۆر کرداریانەتر ئەتوانێ ئاراستیان بکە لە ڕاستیە. مرۆڤ بۆ مرۆڤێکی تر جیاواز هەیە و خۆتان چارەسەرکارن باش لەوە تێگەن و هەموو مرۆڤێک خودی خۆی ئەچێتەوە ناو خۆی و ئەتوانێ ئەم هەڵانی دیاری بکات و بچێتەوە سەر بنەماکان و ئاڕاستی تەندروست لە بنەماکانەوە بۆ خۆی دابڕێژێتەوانێ. زۆر سپاس خاتمون. برادەران پرسیارێکتان هەیە؟ بڵێن. خاتمون زانین برادەران پرسیارێکیان نییە؟ برادران ئەگەر پرسیاری کەتان هەیە بیکەن، چکم پێم باشە کۆتایی بە بابەتەکە بین ئەگەر مامۆساش شتێکی نەما بێ بۆ باسکردن. هەر هیوام لەش ساقی و لە هەوڵی تەندروست و لە گەشەی تەندروست بن هەمیشە ئینشاءڵڵا. لەشتان ساق بێ، دەستان خۆش بێ، هەر لەش ساق و دەرون دروست بن ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ پێشکەشکردنی وێبینارەکەت، بەجددی سوودێکی زۆرمان لەبینی. زۆر سپاس بۆ ئەوەش کە ئامادە بوون و گویان لێگرتین. سپاسیانەکەین بۆ ئامادەبوونیان، دەستیان خۆش بێ، لەشیان ساق بێ. زۆر باش. هاوڕێیانی عەزیزم، شەویش هاتین بە کۆتاییتنی وێبیناری ئەم شۆمان. ئینشاڵڵا تا وێبینارێکی تر بەخواتان ئەسپێرین. زۆر سپاس و خواتان لەگەڵ.
بە شێوەش ساغ بێ زۆر سوپاسانەکەم خواتان لەگەڵ بێ